25 کارمندên vê kargehê li Hewlêrê dikarin du rojekê de heya 500 perdeyan berhem bînin. 2000 metrên qumaşê taybet ji bo perdeyan, 11 curên serekiyên perdeyan lê durust dikin. 11 qonaxên durustbûna perdeyan di nava vê kargeha Kurdî de di meydên Kurdistana Rûdawê de bibînin. Li Bakorê bajarê Hewlêrê kargeha İstanbul Zebra ji bo durustkirina perdeyan hatiye avakirin. Ev kargehe dikare di mehekê de heya 26,000 metrên qumaşê taybet bê perdeyan ve bike perde. Bînerên Mêdîn Kurdistan hezkirên berhemên Xomalî îcar em di nava yek ji masrîn kargehên durustkirina perdan li ser asta hemî Kurdistan û Iraqê dayne. Ev car em ê behsa 26 gencên Hewlêrê bikin nava evê kargehê de ku dikarin di mehekê de 13,000 perdeyan ji 52,000 metrên ducayên qumaşî nava evê kargehê de durust bikin. Gelme min ez dilê têlî em ê nîşanî hewa bidin. Kaçawan 11 curên perdan bi hizaran ji modelan di nava vê kargehê de tên durust kirin. Di sala 2017 de ev kargehe hat avakirin. Heya niha bi sedan hezar metrên perdeyên cor bi cor û modelên cawaz durust kirîne. Di nava vê kargehê de 25 karmendên Kurdên lêhatî di vî buwarî de kar dikin. Hatîne parvekirin di ser beşên cude yên kargehê. ئێمە وەکو کارگەی ئەستانبول زیبڕا کە لە ساڵی 2017 کارگەکەمان لێرە لە هەرێمی کوردستان بە خۆشحاڵیەوە دامەزراند لەسەر ڕوبەری 1500 متر کە کارگەکەمان لە هەرێمی کوردستان دامەزراند بە خۆشحاڵیەوە کە جاران لە هەرێمی کوردستان ئەو شێوازە پەردانە و ئەو شێوازە مۆدیلانە و ئەو جۆرە پەردانە لە هەرێمی کوردستان نەبوو. خەڵکی هەرێمی کوردستان و عێراق سەردانی وڵاتانی دەرەوەی دەکرد و وڵاتانی ئێران و تورکیا و عەرەبستانەکان کە دەچون ئەو مەواد و ئەو پەردانە لەبەرەوەی لە هەموو ماڵێکە فکرم لەوەی کردەوە لە هەموو ماڵێکە لە هەموو شوێنێکە لە هەموو خەستەخانە و دام و دەستگاوانە کە پێویستی بە پەردەیە. فکرم لەوەی کردەوە کە ئەوە شتێکی سەرەکیە لە بۆ هەرێمی کوردستان کە دابین بکرین ئێمە هەستین بە دروستکردنی ئەم کارگەیە کە چەندەها مۆدیلات و دیزایانی نوێ و بابەتی نوێ و شتی نوێمان کە هێنا لە هەرێمی کوردستان دابینمان کرد. ئەوەش کە جێی دەستخۆشحاڵیە کە لە هەرێمی کوردستان ئەو شتانە خەڵک جاران دەچوو لە دەرەوەی وڵات شتەکانی دەهێنا هەم لە کولفەکەی زۆر زۆر بەرز بوو و هەم لە تاخیربوونەکەشی زۆر زۆر تاخیر دەبوو. بەڵام بە خۆشحاڵیەوە ئێستا لە هەرێمی کوردستان دەتوانین لە ڕۆژێکە نزیکەی 500 پەردە بەرهەم بهێنین و ئەگەر کارمەندی زیاتریش وەربگرین و تەڵەبیاتی زیاتریشمان لەبە بێ دەتوانین سەرووی 2000 پەردەش 2000 پەردەش دروست بکەین و 3000 پەردەش دروست بکەین و زۆر زۆر تەبیعیە لە لای ئێمە. بەڵام ئێستا بەپێی پێویست ئێمە دەتوانین 500 پەردە دروست بکەین و خەڵکی هەرێمی کوردستانیش هەموو کارمەندەکان کە لە هەرێمی کوردستانن کە لە کوردن و کە لە لای ئێمە کار دەکەن و بە خۆشحالیەوە هەمویان خاوەن شەهادەن و کەوەش بار سوچێ لە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەو هەموو کارمەندە لە هەرێمی کوردستان لە ناوە خۆ کار بکاتەوە.
بەشێ بەرەمانینێ di nava vê kargehê de rojane plana karkirinê werdigirin û dest bi helbijartina qumaşên destnîşankirî dikin û karê drûstkirina perdeyan li vir dest pê dike. Ev masa birîna qumaşên perdeyan e. Dibe beşê beremanînê berî qumaşî bibire bizane kîjan cûr û modêl e. Paşan li dûv qebareyên hatîne destnîşankirin dibire û dişîne beşê lêkdanê. سەرەتا بە هینانی قیاسەکە دەست پێ دەکەین بۆ بەشی دیکۆر بۆ بەشی سکە پاشان بۆ بەشی قوماش پاشان باند هەرکەو لە کارمەند ئێمە لە کارمەندەکە لە کۆمپانیا سەمبۆرزەبەر کارمەندەکانمان نزیکەی 15 کەسی لە بەشی بۆ بەرهێنان هەمووما وەکو خێزانە کار دەکەین هەمووما زۆربەی خوێندەواری تێدایە خەریج کولیە خەریج جەماعەت هەمووما وەکو خێزان ڕۆژانەی مەرەتانین 500 پەردەی دروست بکەین کە زیاتر لە 2000 قوماتر قوماشی دەوێتن درێژەکەی قیاسە دەتانی لە 20 سانتیم هەتا 6 مەترمان دروست کردووە بۆ هەلەی کارمەندەکان هەر کەسە شێواز و کاری خۆی هەیە کەسە و کاری خۆی دەزانێتن هەر کەسە کاری خۆی دەکاتن لێکوانە بەشی قوماشمانەیە کە قوماش بڕینەکانە کۆدەکان دیاری دەکەن نزیکەی زیاتر لە 600 زۆر قوماشمانەیە زێبرایە سادەیە نەخشە سکرینە بلاک ئاوتە دەبستۆرە هەموو تولمان هەیە هەموو نەوعەکانمان هەیە لێکوانە قوماش بڕین سەرتا دەست پێ دەکاتن پاشان دێتە سەر بەشی باندی پاشان دێتە سەر تەرکیبی لێکوانە کە تێستمان هەیە گرنگترین بەشی ئاساسە ئێمە هیچ پەردەک لە کۆمپانیا سەمبۆرزەبەر هیچ پەردەک بە کێشە بەڕێ ناکەین تێز دەکرێتن تەماشا دەکرێتن بزانن پەردەکە هیچ مشکلێکی هەیە نیتی پاشان پەردەکان بە گوێرەی داواکای ڕۆژانە سلێمانیە ئاکرەیە دهۆکە زاخۆی هەر ڕۆژانە بەجێ ڕۆژانەکەمان دابەش کردووە سلێمانی ڕۆژەکە دهۆک و زاخۆ و شارەکانی عێراق ڕۆژەشترە پەردەکان تەوزیع دەکەین و شارەکانمان سیاقمان هەیە تەوزیع دەکات. سیستمێکی کۆمپیوتەری هەموو دەخوازن بریکارên کارگehê li tevaya Kurdistan û Iraqê li ser beşên karkirinê li kargehê belav dike. Beşê birîn û amadekirina sikeyên perdeyan li dû panî û cûrê perdeyan sikeyên taybet dibire û dişîne beşê lêkdanê. Beşê lêkdan û beremanîna perdeyan dibe pîrî kar bike heya beşê quality control li kargehê razî bike û perdeyên wan nevegerîne. ئێمە وەکو کارگەی ئیستانبول زێبرا بە خۆشحاڵیەوە هەموو جۆرە فۆتۆیەک و دیزاینێک بە شێوازێکی کوالێتی بەرزەوە تەبیان دەکەین تەباکەی ئێمە جیاوازە لە تەباکانی تر تەباکەی ئێمە یوڤە ئەم تەبعی ئێمە لە 4 جۆر حبر پێکاتوە حوبرەکان زەمانی 5 ساڵیان لەگەڵدایە ئەم حوبرە ئەو کات کە تەبع دەکرێت ڕاست وشک دەکرێتەوە وەکو تەبعەکانی تر نییە وەکو کارگەکانی تر نییە تەباکەی ئێمە بۆ هەموو جۆرە پەردەیەک و بۆ هەموو فۆتۆیەک بۆ هەموو کارگەیەک و کۆمپانیایەک و شەریکاتێک تەبع دەکەین. Di dema sê heya 5 xolekan de yek perde li vê derê amade dibe. Lêbelê her cûrek yan modêlek lêkdana wê ya taybet heye. Ev beşê drûstkirina ketelok û qumaş
و رنگ و مدلên perdeyane di nava kargehê de ji bo brîkarên kargehê bêqebareyên cude durust dikin. Dikarin heya 100 ketelekan di rojekê de berhem bînin. بە خۆشحاڵیەوە ئێستا لە کارگەکەی ئێمە کە نزیکەی 11 جۆری پەردەمان هەیە کە جۆری پەردەش هەر جۆرێک چەندەها دیزاین و لەون و نەخش و بابەت لە خۆی دەگریتن. مەسەلەن یەکێک لەو جۆرانە کە پەردەی زیبرایە کە ڕەنگەکەی سەروی 500 ڕەنگە، یەکێک لەوانە کە مۆدیلی نوێ ئێستا دروست بە کە پەردەی جالوزیە کە تەبعی سریدیمان هەیە، یوڤیمان هەیە، جیهازەکەمان ئامێرێکی پرۆفیشنەڵی نوێی جیهازەکی تەتەوڕە کە لە هەرێمی کوردستان یەکەم کەس بوویمە کە لە هەرێمی کوردستان لەسەر پەردە تەبع دەکەم. هەر جۆرە لۆگۆیەک بی و هەر جۆرە وێنەیەک بی، هەر جۆرە شکلێک بیتن، بەڵام کوالیتی وێنەکە ئەبێت زۆر تەواو بێتن و لە بەرەو جیازەکەی ئێمە قبول ناکە بێ کوالیتیەکەی زۆر باش بێتن و ئێمە تەبعی دەکەین لەسەر پەردە دەتوانین دوڕۆژ تەبع بکەین ئەو دی دیار نییە و مادەی تریشمان هەیە کە ئەویش مادەی بلاک ئاوتە. مادەی بلاک ئاوت 100% لێ ناگەڕێ گەرمایی بێتە ژوورەوە و ڕۆناچیش نایەتە ژوورەوە. ئەوەش کە خەڵکی هەرێمی کوردستان ئێستا زۆر تەڵەبیاتی لەسرە لەبەرەوەی هەرێمی کوردستانیش یەکێکە لە هەرێمەکان تۆزێک گەرمە. لێرە زۆر بەکاردێتن خەڵکی ئێمە ئێستا زۆر فێر بووە داوای بلاکاوتەکە. و بابەتێکی ترمان هەیە کە زۆری کۆنتترۆلە. زۆری کۆنتترۆل شتێکی زۆر ڕاقی و نوێ ئێستا کە دروست بووە لە هەرێمی کوردستان بە دیزاینێکی ڕاقی کە ئێمە خۆمان هێناومانە ئەو جۆرە مۆدیلە. بە یەک کۆنتترۆل بە یەک دوگمە دەتوانی لە یەک عەدەدە تاوەکو 99 عەدەدا هەموو پەردەکان پێکەوە بەرز بکرێتەوە و نزم بکرێتەوە و دەشتوانی دانە پەردەکان بەرز و نزمی پێ بکەیت. و جگە لەوەی کە هەر هەمووی ئێستا مۆدیلی 2022 کە دەتوانی 100 مەتر لەگەر لۆکیشنی مۆبایلەکەت ڕەبت بکەیت 100 مەتر 200 مەتر 400 مەتر 1 کیلۆمەتر ڕەبتی دەکەیت کە لە ماڵەوە دوورکەتیەوە ئۆتۆماتیک هەر هەموو پەردەکانی ماڵەوە دێتە خوارەوە ئەگەر تۆ لە بیریشت کردوی بەڵام ماڵەکەت هەر هەموو قەپات دەکرێتن و دایدەخە جا ماڵە شوێنێکی گشتیە قاعەکی گەورەیە ئەوە شێوازی کۆنتترۆل بوو کە باسمان کرد. بەشێ بەرەمانینێ dikare perdeyên bi baniya 20 سانتیمتر heya 6 metran û bi dirêjahiya 8 metran durust bike bi hemû cûr û reng û modelekî. بینرین میدین کردستان اف بش دیزاینیه و بش بری داویه دناوا اوی کارگه ده بش دیزاینیه به دهان و به صدان مدل جدا ین اوان موریا هنک و کار دستینه جه کارگه را تین چکن تین بش دیزاینه کاک محمد و هر روزا کارمنده که دیل گروی هاریکاره نزدیکی 4 ساله لبش دیزاین او کار دکن روزانه او دکارن هیا 100 دیزاین او های سر و جیریا پرده آماده بکن پشتی سکه و پرده لبش برمیرانه بداویت ایتا او بشی و بش دیزاین دست بید کن اف پارچه او های دیزاین کرین درست دکن که نزدیکی 10 خولکا جیرات خوازه هیا دیزاین که او ها چه بدهان مدلن او هانجی ین پارچه دیکوریشن لسر پرده دیدن و دوف دال سکه پرده دیدن و دیشین بشه پاکتینگی پشه پاکتینگی جی دیشینه بو بریکارن کارگه و بریکارن کارگه جی دینن اتنا و مالن هوا دل لسر پنجرن هوا دیکورن اوهن جوان جیر دستن گنجن من باجار هولیره و ین کرد مالن هوا دنخشینن و دبستن همو قماشن پردیان لباجر استانبول ترکیه دناوا کارگاه مدرن کو سروی کارگه ویا برهم تینه
و اف کارگه دکاره 11 جورن جه زبرا زیدتری 500 مدل دبل ستور 105 مدل بلاک اوت 15 مدل اتوماتیک زیدتری 500 مدل سکرین 10 مدل پرینتینگ 3D 2D UV جالوزی 30 مدل ژاپنی و معدنی 22 مدل ئێمە وەکو بەش فرۆشتن لە کارگەی ئێستانبول زێبرا زیاتر لە 600 بریکارمانەیە لە کوردستان و هەم عێراق بریکارەکان کەتەلۆکمان بەسەر دابش کردوونە کەتەلۆکەکان بارکۆدی قماشەکانی لەسرە کاتێک کە کڕیارەکان دەچن لە بریکارەکانی ئێمە زۆری قماشەکە لەسەر کەتەلۆکە هەر دەبژێن و بریکارەکان لە ڕێگەی سیستەمێک بۆ ئێمە دەدێنێت ئێمەش بەیانیان کاتێک کە دێنە کارگە لە ڕێگەی سیستەمەکە داواکاریەکانی بریکارەکانمە دەبین و لە ڕێگەی سیستەمەکە لەسەر بارکۆدێک دەنووسین و دەنێرینە بەشی دروستکردن لە بەشی دروستکردنی حاضر دەکرێت و ئامادە دەکرێت دەنێردرێت بۆ بریکارەکانیش دابش یەکەم بەسەر کڕیارەکاندا پەردەکانمان ناردووە هەموو کوردستانەوە و عێراق و خەونی من وەکو گەنجێک ئەوەیە کە بنێنە هەموو ئەوروپا و ئەمریکا و ئاسیاش و نردومانە بۆ دەروی وڵات بەڵام بە پێی خەونی ئێمە نیە ئێمە خەونمان گەورەتر لەوە دەمەوێت مێدین کوردستان لە هەموو ئەوروپا و ئەمریکا و ئاسیا بینم اف کارگه پردین خود دشینا ولاتن آلمانیا، سوئد، امریکا، کانادا، امریکا لاتین و همو کردستان و عراقه. پیلانی من ئەوەیە کە وەکو کارگە ئێستانبول زیبرا کە لە ساڵی دادێ نەک مودەی درێژ کە ئەو کارگەی کە لە ئەستانبولەوە ئێستا ئیمەیە کە لەوێ دروست دەکەین و مەوادە خامەکان لەوێ دروست دەکەین لە هەرێمی کوردستان مەوادەکان لێرە جێبەجێ بکەین کە عەرزمان هەیە شوێنمان هەیە قەعەمان هەیە بەڵام دەتوانی حکوومەت هەرێمی کوردستان هاوکاریمان بکە بۆی هەتایە و هەموو شوێنێکیش پێویستی بە پەردەی هەیە ئەو قماش و ئەو ئەشیا ئەو خامانە لێرە لە هەرێمی کوردستان جێبەجێ بکەین کە چەندین هێلی کار بۆ ئەو هەموو گەنجانە دەڕەخسێ ئێستا نزیکەی 30 کارمەندم هەیە با 3000 کارمەندم هەبی بۆ ئەو پارە لە بۆ دەرەوەی وڵات بڕواتن با بۆ ناوەخۆ بگەڕێتەوە و ئێستا لە کۆنفرانسێکی نێودەوڵەتی لە زووترین کات وا خەریکم ئیش لەسەرەوەی دەکەم کە مەوادەکان لە بۆ دەرەوەی وڵات بنێرم. اف دبا یک جماسترین و مدرنترین کارگهن درزبونا پردهان لحوليري لتوا عراق و کردستانه دکاره هوتل مدرن به هزاران یکین نشته جبونه کمپانین خودی آواهین بلند همو جوره که به ستایل جدا و مدرن پردهان لدوف داخوازی جبوان لحوليري به دستن گنجن کرد درز بکه